دەمانەوێت وردەکاری زیاتر سەبارەت بە شرۆڤەکردنی ئەم بابەتە گفتوگۆ لەگەڵ بەڕێز مستەفا ئیبراهیم چاودێری سیاسی دەکەین کە بەڕێزیان لە غەزەوە لەگەڵمانە. بەڕێز مستەفا سڵاوت لێبێت، ئەم ڕەوشەی کە ئێستا هەردوو وڵات فڵستین و ئیسرائیل پێیدا دەگوزارێت چۆنی دەبینی؟ بەڵێ لەم بەرە بەیانی ئەمڕۆوە موشەکباران هەبوو لە غەزەوە بەرامبەر بە شوێنەکانی دیکە کە پێی دەڵێن دەوروبەری کەرتی غەزەوە هەروەها فەلەستینیەکانەمانەی کە مەقاومینی چوونە نێو ئەو شوێنانەوە چەند هاوڵاتیەکیان دەستگیر کردووە، هەروەها پێکدانەکان لە سعات 7 ئەمڕۆی بەرە بەیانەوە تاوەکو ئێستا بەردەوامن و ئیسرائیلیش دۆخی لە ناکاوی ڕاگەیاندووە بۆ ئەوەی کە ئەم شوێنانەی کە گیراون لە مەقامە فلەستینیەکانەوە وەربگیرێتەوە لایەنی ئیسرائیل تاوەکو ئێستا گوتوێتی کە پێکدادانەکان بەردەوامن و ئیسرائیلیش ڕایگەاندووە کە زۆرێک لە مقاتیلەکان لە ئەوانەی کە چوونە شەڕ بکەن کوشتووە و دۆخی لە ناکاو دۆخی شەڕی لە وڵاتەکە ڕاگەیاند و هەروەها ڕایگەاند کە بە سەدان هەزار سەرباز ئامادەن بۆ ئەوەی ڕەوشەکە کۆتا پێ بێنن بۆ هەر یاخود وەڵامی ئەم ڕەوشە بدەنەوە و لە بەرامبەردا لەبەر ڕووکێتەکان 150 هاوڵاتی فەڵەستینی ئەمانیش گیانیان لەدەستداوە کوژراون و لەلایەکی دیکەشەوە ماڵی هاوڵاتیان و شوقەکان و هەروەها ژێرخانی ئابووری فەڵەستین کراوەتە ئارمانج لە نێو فەڵەستین و ئیسرائیل پێکدادانەکان بەردەوامن. سێ لیوای سوپای ئیسرائیل نێردراون بۆ شوێنانەی کە هاوڵاتیان تێی دانیشتە جێن. شەڕ و پێکدادانەکان بەردەوامن و هەروەها خەڵەکەن کە بە دیل گیراون لەلایەن ئیسرائیل لەلایەنی فەڵەستینیش و هەروەها پێشبینیەوە دەکرێت کە ئەم ئۆپەراسیۆنانە بەردەوام بن و هەروەها میدیاکانی ئیسرائیل پێی وا بەناوی دەکەن کە مفاجئەیەکی چاوەڕوان نەکراو بوو، هەروەها فەشەلی سوپای ئیسرائیل بوو کە لە نزیکەی 4 کات ژمێردام هەموو شتانە ڕوو بدە. دەستگا ئەمنیەکان و کابینەکەی ئیسرائیل کۆبوونەوە هەروەها و یەک ڕێزیان بڵاو کردەوە کە گوتیان کەرتی غەزە بە ئارمانجگیراوە و منیش کە قسە لەگەڵێەوە دەکەم ئێستا پێکدادانەکان بەردەوام. بەڵێ باشە، ئەم پێکدادانە بەرەبیانی ئەمڕۆ هێزەکانی هێزە چەکدارەکانی فڵەستین هێرشیان کردە سەر ئیسرائیل. بۆچی ئەمەیان کرد؟ وەکو مەقامەی فەڵەستینی لە بەیاننامەیەکدا وتی محەممەد دێفە کە سەرپەرشتی ئاسکەریە لە مەقامەی فەڵەستینی گوتی ئەم شتانێکە ئیسرائیل دەیکرد لە مەسجید ئەقساوە هەروەها ئەو کوشتارەگانەی کە دەینانەوە لە نێو کۆمەڵگەی فەڵەستینیدا لە مانگەکانی ڕابردووە هەروەها ئەو توندوتیژیانە ڕۆژانەی کە هەن ماڵ دەڕوخێنن هێرش دەکەنە سەر خەڵک و هاوڵاتی مەدەنی ڕۆژانە ئەمانە دەکەن و هەروەها کە شەهیدانی فەلەستینی ژمارەیان گەلێک بەرز بۆتەوە لەم ساڵەدا. ئەمە بەشێکە لە وەڵامدانەوەی ئەو کارانەی کە ئیسرائیل دەکە. ئەم لە بەیاننامەکەی خۆیاندا وایان گوت حەماس و مەقامەی فەڵەستینی دەیەوێت کە عەمەلیەکی وەها بکا بۆ ئەوەی کە بە ئیسرائیلیەکان بڵێن مقاومەی فەلەستینی زۆر ئارام ناگیرێ و هەروەها ناتوانێ بوەستێ بەرامبەرەوەی کە لە کەرتی غەزا ڕوودەدا. ئەمە نامەیەک بۆ بە سوپای ئیسرائیلیاندا و تاوەکو ئێستاش بەردەوامن. لایەنی
ئیسرائیلیش بەردەوامە لە کارەکانی خۆی لە ساڵی ڕابردوو تاوەکو ئێستا 3000 مالباتی فەلەستینیان لە گوندی جیبال خەلیل لە فەلەستین گواستۆتەوە، هەروەها زۆر گوندی دیکەشیان چۆڵ کردووە، دەست درێژیان کردوونەتە سەر خاکەکەیانیان گرتووە و هەروەها کاری خراپیان بەرامبەر کردوون بۆ ئەوەی شوێنەکانی خۆیان جێبهێڵن و بکشێنەوە لە بەرامبەر ئەوەی کە سوپا دەیکا لە بەرامبەر هاوڵاتیانی فەلەستینی ئەم کردارە کراوە و حکوومەتی نەتەنیا حکوومەتێکی ڕاستڕەوە ئەنسوڕیا ڕەگەسپەرستە دەیەوێت کە لایەنی ڕۆژئاوا بگرێ وەزیری دارایی وەزیری ناوخۆشویستیان کە پرۆژەیەکی گەورە لە دفەی ڕۆژئاوا ئاوەدان بکەنەوە، هەروەها کۆنتڕۆلی تەواوەتی لایەنی ڕۆژئاوا بکەن. باشە بەڕێز مستەفا، ئێستا بەهۆی ئەم هەوڵەی ئەو گرژەی کە ئێستا وا تێکەوتون هەردوو لایەن وڵاتان هاتوونەتە سەرهێڵ هەر یەکە و لە دوانی خۆی هەیە هەوڵ دەدەن کە ڕەوشەکە ئارام بێتەوە، دەگوترێت کە لەسەر مێزی گفتوگۆ ئەم گرفتانە چارەسەر بکەن. پرسیارەکە ئەوەیە ڕەوشەکە ئارام دەبێتەوە، وڵاتان دەتوانن ببنە نێوەنجێر لە نێوان ئیسرائیل و فەڵەستین، یاخود دۆخەکە ئاڵۆزتر دەبێت، ڕەوشەکە تونتر دەبێت، چۆنە؟ ڕوونە کە مقامی فەلەستینی دەستی بەم کارە کرد و هەروە هێرشی کرد بۆ سەر ئیسرائیل، تا ئەگەر ئیسرائیلیش کرد بێتی لایەن و کۆمەڵگەی ناودەوڵەتی دەیانەوێت کە دەبێت فەرق بکەن لە نێوان جەلاد و ئەوەی کە بۆتە قوربانی، هەمویان دەیانەوێت کە ڕەوشەکە هادی ببێتەوە و هەروەها نەفسیەتیان هادە ببێتەوە، بەڵام ئەم جاریان مقاومەی فەلەستینی ئەمە کە شەڕی کردووە گولەی تەقاندووەوە چۆتە نێو شوێنی ئیسرائیلیەکان، بەڵام ئەمانن کە داگیر کراون و ئیسرائیل هەموو لایەکی لە فەلەستین گرتووەوە، هەروەها مەرجی داناوە بۆەوەی ئەگەر کەلوپەلێکیش بخەیتە نێو کەرتی غەزەوە 35% خەڵک کە لە کەرتی غەزەن ئەمان لەژێر هێڵی هەژاریدان و لە زیاتر 60% بەتاڵە هەیە و خەڵکی داتوانێت کار بکات و ئەمە ناچار بوون کە کۆچ بکەن و هەروەها ئاوارە ببن. ئەمانە هەمووی وایان کردووە کە فەلەستینیەکان بەرگری لە خۆیان بکەن و داگیرکاری ئیسرائیلی بەردەوام لە کارەتان کاریەکانی خۆیان لە کەرتی غەزە. من پێم وایە عەمەلیەی کە هەیە ئێستا بەردەوام دەبێت، چونکە بۆ ئیسرائیل پێشتر وێنەی نەبوو ئەم هێرشەی ئەمڕۆ کرا و ئیسرائیل فەشلی هێناوە لە ئیدارەکردن. بەڕێز مستەفا ئیبراهیم چاودێری سیاسی لە غەزەوە لەگەڵمان بووی، ماندوو نەبی. سوپاس.